ژن بناغی پەروەردە و ڕاگری خێزان و کۆمەڵگایە لە مێژووی مرۆڤایەتیدا لە کۆمەلگای سروشتی و ژیانی سەرەتایی مرۆڤایەتیدا ژن ڕۆڵێکی گرنگ و بنەمای هەبوو بۆ بەرهەمهێنان داهێنان کشتتوکاڵ و دۆزینەوەکان لە ڕووەکی گیایی دەرمانی و چارەسەر و ماڵیکردنی ئاژۆڵ و پەلەوەر و یاسای داناوە بۆ کۆمەلگەی سروشتی کە بنەما بۆ پەرسەندن و نیشتەجێبوون و دروستکردنی دەفر و پێداویستیەکان. کە ئەمڕۆ هەموو جیهانی لەسەر پێشکەوتووە هەر لە تەون و تەشی و چنین و هاوێنکردنی ماس و زوربەی بەرهەمیتر چونکە ژن زیاتر بیر دەکاتەوە ژیری خۆی بەکارهێناوە وردبین و زیاتر ئاگایی بەکارهێناوە پەخشی کردووە لە دەوروپشتی خۆیدا نەوەنۆ یاسای داناوە بۆ بەڕێوەبردننی کۆمەلگە و کۆمەلگەی بەڕێوە بردووە و بە هونەری خۆی بە درێژایی مێژوو خزمەتی کردووە لە دەرەوە و لە ماڵەوە بەڵام عقلی پیاو سالاری و داگیرکاری مێژوەکەی چاواشە کردو و درێژترین قۆناغی مێژووی مرۆڤایەتی کە ژن بەڕێوەی بردووە نەنووسراوە ژن بەلاواز هەژمار کراوە لەو کاتێک کە پیاوی دەسڵاتخوازی سیستەمی هەموو شتێکی خۆرخ کردووە ژنی لە دەرەوەی بەڕێوەبردن و بەرهەمهێنان هێشتەوە ئیتر ئەو ئەقڵ و ئەو هزرە بووە بە سیستەمی بەڕێوەبردننی کۆمەلگا تا ڕۆژی ئەمڕۆ هەر لەو کاتەوە تا ئێستا بە کۆمەڵکوژی ژنان خۆیان کرد بە باڵادەست و داگیرکاری و کۆمەڵکوژی مرۆڤایەتیان دەست پێ کردووە و بوون بە نەهامەتی و خوێنڕێژ. ئێستاش ڕۆژانە ژن دەکوژن دەست درێژی دەکەن دەسووتێنن و تونند و تیژی جەستەی و دەرونی بەڕێوە دەبن لەسەر ژن و تەواوی مرۆڤەکان ئەو عقلە ژن کوژەی وای کردووە کە تاکەکانی کۆمەلگە یەکتر بکوژن و هەر یەکە و بە بیانویەک هیچ ڕۆژێک تێ نەپەڕیوە کە ژنێک نەکوژن سیستیمی مۆدێرنەتەی سەرمایەداری وای کردووە کە ژن بکرێتە بووکەڵە و نمایشکار و لە ڕاستی ژنێتی خۆی دوور خراوەتەوە تەنا خزمەت بە حیزب و دەسڵات دەکا لە مافەکانی خۆی دابڕاوە باوەڕی پێهێنراوە کە لاواز و بەهێزە هەتا جلوبەرگ و پێداویستەکانیشی بەدڵی حیزب سیستەم و خێزانە نەکەڵبژاردننی خۆی جیاوازی لە جلوبەرگ و سەرپۆش و تەواوی شتەکانی هەیە لە چینێکەوە بۆ چینێکی تر و لە حیزبێکەوە بۆ حیزبێکی تر ڕۆژانە لی دەدرێت دەکوژرێت کاتێ دەست درێژیش دەکرێتە سەری هەر دەکوژرێت لەبەرەوەی ئەو کوشتارگەی ژنانەی لەم هەرێمەدا پێویستی بەڕاگرتن و دانانی سونیرێکەیە بۆ ئەو تاوانانە لەو چارچێوەیەشدا ژنان قوربانین وە لە ژێر بیانووی ناموس و مڵکیداریدا بەدڵی خۆیان سزای کوشتینیان دەدەن و تاوانکاران و دەست درێژکاران بێ سزا تێدەپەڕن هەر ئەو زەهنیەتەیە کە کۆمەلگە بەڕێوە دەبا کە ژن لاواز دەبینێ کۆمەلگە بە قوربەسەر دەزانێ کە ژنان زۆرینەن لە ناوکەرتی پەروەردەدا و خوێندندان. و ئەوەش دەرخەری ئەوەیە کە ژن بە کەم و تاوانبار بزانن لەبەر ئەوە ئەو بەڕێزەی بەڕێوەبەری پەروەردە و هەر کەسێکی ترکە کە سوکایەتی بە ژن بکا پێویستە دەست لە کار بکێشێتەوە یا لە کارەکەیان دوور بخرێنەوە چونکە ئەو زەهنیەتەیە وا دەکا کە ژن بە کەم و لاواز تەماشا بکرێت و بکوژرێ ناکرێ بەو جۆرە سوکایەتی بە ژن بکرێ و لە جێی خۆشی بمێنێت لە کاتێکا ژین بیرۆکەی ماتماتیک و دەرمانسازی و چارەکردنی نەخۆشی داناوە هەتا لە بیناسازیشدا هەر ئەوە نمونەیە کە ژنان لە سوەقدانی خان و ئاگردان و زۆر شتی دەست پێشخەر بوون بەڵام ئەمڕۆ لاواز دەبینێ و دەکوژرێ هەموو بەرهەمبوو داهێنانەکانی لێزەوت کراوە و پێویستە ئەو تاوانبارانە بە سزا بگەن کە ڕۆژانە ژن دەکوژن لە ژێر بیانووی ناموس و مڵکداریدا ژن بە هۆشیارکردنەوەی خۆی بگەڕێتەوە بۆ ڕاستی و جەوهەری خۆی ئەوەش بە شۆڕشێکی هزری عقلی ئەخلاقی و ژین گەپارێزی دەبێت.